دوای ئەوەی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان بە ناچاری هاوتاکردنەوەی موچەی خانەنشینانی هەرێمی لەگەڵ بەغدا پەسەند کرد، خانەنشینان دەڵێن هەنگاوەکە بە دەستکەوتی دەسەڵاتدارانی هەرێم نازانن. ئەجا کاکەڕیکی چارەیە حکومەتی عێراق چاوی لە دەمی ئەمانەوە بوو نەیەزانی ئەمان چۆن ئیشەکەن تێگەیشتی حکومەتی عێراق دەسۆزتر بوو؟ ئای تەبعان هەڵە وەڵڵا بەلا زۆر باشە شکوری ئیستا ئەگەر ئاوا بڕوا باشە 32 ساڵ خزمەتم هەیە 4 سەیان بۆ کردووم ئێستا زیادکراوەکی کەمە خوا نەیبڕیاخوا. هاوتاکردنی موچەی خانەنشینانی هەرێم لەگەڵ پارێزگاکانی دیکەی عێراق بڕیاری دادگای فیدراڵیە پاش ئەوەی خانەنشینانی هەرێم سکاڵایەکیان لەو بارەیەوە لەسەر حکومەتی هەرێم تۆمار کرد. ئەو کات حکومەتی هەرێم نەدەچووە ژێرباری و تا ئێستاش بڕیارەکەی جێبەجێ نەکردووە کەچی کە ئێستا موچە لەلایەن حکومەتی فیدراڵیەوە دەدرێت هەنگاوەکە بە دەستکەوتی کابینەیەوە وێنا دەکات. خانەنشینە دەڵێت هێشتا گومانیان هەیە تەنانەت ئەگەر حکومەتی ناوەند بڕیارەکە بباتە ئاستی جێبەجێکردنیش ئەوە ڕەنگە حکومەتی هەرێم بە شێوەیەکی کردەیی پاڵپشتی بڕیارەکە نەکات. جا باشە ڕازەکەن یاخۆ ڕاستکەن یاخۆ ڕاستکەن ئێمە چیمانەوێت بەخوا زۆر نەبەخوا یاخۆوا بێ ئەگەر وا بێ باشە ئەگەر نەزوێ بڵێن چیتە خۆ حکومەتی هەرێم دڵسۆز بێت درۆکراوە ئەمە درۆکراوە باوەڕ بە ڕاستەکەش نەماوە ئەیدا بڕیاریەوە ئەمان نایکە ئەگەر بیان کردایە دەبێ و دەستمانەکە و خۆ حەزی لەیەکە نەما جەفای چی نا وەڵامان نایکە ئەمان نایکەنی نا بۆ بتوانم پێیان نییە نایکرد ئێزانم بڕیاریاوە بە زەمان نایکە. چاودێرێکی سیاسیش دەڵێ حکومەتی هەرێم لەژێر فشارەکانی دادگای فیدراڵی و حکومەتەکەی سوودانی بڕیارەکەی پەسەند کردووە و ئەگەر ئەو پرسەی بە جدی وەربگرتایە چەند ساڵ لەمەوە پێش ئەو هەنگاوەی دەنا. بڕیاری زیادکردنی یاخود یاخستنی موچەی خانەنشینی لەلایەن چەند ساڵێک لەلایەن عێراقەوە دەچوو بڕیارێکە هەبوو زووتر بدرایە بەداخەوە هەبوو حکومەتی هەرێم چەند ساڵ پێش ئێستا بڕیار بدایە دواکەوتووە هیچ ئازایەتی نییە کە ئێستا داوێتی ئیشی حکومەت زیادکردن و یاخستنی موچەی دەربارەی خانەنشینانە موچەی کارمەندەکانی تریەتی فەرمانبەرانێتی ئێستاکان بڕیارە جێبەجێکردنی ئەو هیچ ڕێزێکی نییە هەبوو چەند ساڵ پێش ئێستا بدرایە ئەگەر چەند ساڵ پێش ئێستا بدرایە ئەمە گوت دەستی خۆش بەڵام ئێستا احتیمال هەر بانگەشەیەکی هەبژاردنبێ احتیمال هەر جێبەجێش نەکرێ هەروەکو وەرەقەی ئەو کۆنە حبر عەلا وەرەق بێ وتێگەی احتیمال هەر جێبەجێش نەکرێ ئەگەر جێبەجێش کرێ هیچ ئەرزشێکی نییە چونکە کاتێکە ئەرزشیە بوو بەڵێ حکومەت ناکرێتی بەڵام ئەمان پابەندە ینی ئەبوو چەند ساڵ ئەمان خوا پێشتر بیان کردای پێش حکومەتی عێراقی. ئەگەری جێبەجێبوونی بڕیاری هاوتاکردنەوەی موچەی خانەنشینان ئەوە هەر خانەنشینێکی هەرێمی کوردستان موچەکەی لە 500,000 کەمتر نابێت بەڵام لە ئێستادا بەشێک لە خانەنشینان موچەکانیان زۆر لەو بڕا کەمترە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.